سڵاوتان لێبێتەوە ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا هاتوونەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئاسۆی بەرابەری کە هەموو ڕێژانی سێشەممە پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەکرێت. لە بەرنامەی ئەم هەفتەماندا میوانداری بەڕێز لەیلا مرۆتی لێکۆڵەری سیاسین کە ئەمان هەوێت لەسەر بارودۆخی ژنان بەگشتی لە ئێران و لە کوردستان دوای شۆڕشی ژینا قسە و باسێکمان بێ. فەرمونەوەیش تا کۆتایی لەگەڵمان بن. بەڕێز لەیلا ئەم کاتتان باش، زۆر بەخێر بێن و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیە. بەڕێز سڵامی لە خزمەتانە، سڵام هەیە لە خزمەت بینەران و بیسەرانی خۆشەویست و هیوادارم وتوبێژێکی باش و بە نرخمان دەبێت. زۆر سپاس، زۆر خۆشحاڵم کە بەشدار بوون لە بەرنامەکەمانە، زۆر مەمنونم. بەڕێز لەیلا، دوای شۆڕشی ژینا وەزعیەتی گشتی ژنان لە ئێران و لە کوردستان چۆن هەڵدەسەنگێنن؟ ڕاستی پێتان گەرەکە لە دوای شۆڕشی ژینا ئاڵوگۆڕێکی زۆر بەسەر کوردستانە، بەسەر ئێرانەوە بە تایبەت لەسەر بارودۆخی ژنان حاکم بوو، بۆ واتەی کە من ئەلبەتە گەرەکمە ئالێرا دوو مەسئلە لە یەک جیاوازکەمەوە. یەکێک بارودۆخی ژنان لە خودی کوردستان و یەکێک بارودۆخی ژنان بە سوورەتی کوردی لە ناو ئێرانە ئەرسانەکەم، چون پێم وایە جیاوازی هایەکیان هەیە، هەرچەند بەرحاڵ خاڵی هاوبەش و مشتەرەکیشیان هەیە. ئەوی شەوەی کە لە دوای شۆڕشی ژینا ئێمە ئەبینین نوعێک ئاگاهی، نوعێک ئاگاهیەکی کەسایەتی ئیجتیماعی و سیاسی لە ناو کۆمەلگای ئێرانە تا حدێک ئیجاد دەبێت و ئاگاهی سیاسی شاید بۆ واتە پێش لە شۆڕشی ژینا نەمانەبینیە، زۆر 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 کەم ڕەنگ بوو، بە تایبەت لە ناو ژنانە، چون ژنان بە شدت لەژێر کاریگەری و نفوذ و ڕخنەی ئەو سیستمی سیاسی حاکم بوون کە لە توولی ساڵیانی ساڵە لەسەر ئێران بە هەر حاڵ ئەو سیستمە ئەو نفوذە وجودی بوو. بەڵام لە کوردستانە جیاوازیەکی تایبەتی بوو کە دوای باسی لەسەرەکەین، ئەوەی کە گرینگە ئێمە بینین لە دوای شۆڕشی ژینا ئاڵوگۆڕەکان بۆ سەر ژنان، لەسەر ژنان، لەسەر ژیانیان، لەسەر فکر و بیرروڕایان زۆر زۆرە بێت و ئەو ئاڵوگۆڕە باعثە بێت کە ئێمە وەکو دوو دەورە قسە لە دەورەی پێش لە بزوتنەوەی ژینا بکەین بە دەورەی دوای بزوتنەوەی ژینا و ئەوەی کە ژنان لە دوای بزوتنەوەی ژینا بەتایبەت لە کوردستانە بینین، چون خودی ئەو شۆڕشە لە کوردستان شکلی گرتبووە، بزوتنەوە بەرهەڵ متعلق بە کوردستان بوو، لە شاری سەقز شکلی کرد بەهۆی ئەوە بوو کە کچێکی کورد لەدەست چوو و کچێکی کورد کوژراوە بە شێوەیەک کوشتیان. ئەوە خۆی هەم لەباری ئەفکاری عمومی و ناخۆشیەکی زۆری لە ناو خەڵکی کوردستانە بەتایبەت لە ناو ژنان ئیجاد کرد، وەکو ئەوەی کە بۆچی لە ناو ئێمە لە توولی ساڵیانی ساڵ ژنان ئەکوژرێن، ژنان لەبین ئەچەن و ئەو وجودی بەڵام بەداخەوە هیچ کارێک نەکرات و ئەوە خۆی بوو بە پرسێکی زۆر ئەساسی لە ناو بەتایبەت کۆمەلگای ژنان لە کوردستانەوە، وەکو کۆمەلگایە کە هەمیشە خۆی بە مەسئول ئەناسی لە پای ئەو شتانی کە لە ناو کوردستانە پێشاتە بوو. ئێمە بینین کە ژنانی کورد وەکو کەسانێک کە پەرچەمداری ئەو حرەکەتە و ئەو بزوتنەوە بوون، هاتنە مەیدان بە کولیەتی ئەو مەیانیان تەغییردا بە شێوەیەکە ئەبینین ئیمڕۆ مەسئلەی ژنان و مەسئلەی ژنانی کورد بە تایبەت ناوبانگێکی جەهانی هەیە و ناوبانگێکی بینوملەلی هەیە و زۆر سەختە، زۆر هەرحاڵ بە نەزەری من بەعیدە کە بگەڕینەوە بۆ دەورەی پێشە، دەورەی ژینا، پێشە دەورەی پێش ژینا، پێشەوەی کە ئەو کارە ساتە بەرحاڵ پێش بێت. بە بۆیە لە ئەسڵا ئێمە ئەبینین کە ژنانی پێش ئەو کارە ساتەوە، ژنانی دوای ئەو کارە ساتە لەباری فکر، لەباری بیرروڕا زۆر جیاوازیان هەیە و من پێم وایە کە ئەم دەورە دەورەیەکی نوێیە لە ڕشتی فکر و ئاگاهی ژنان لە ئێران و بەتایبەت لە کوردستانە. من بەچە چاوی لێکەم کە ئەو بزوتنەوە کاریگەریەکی زۆر تایبەتی بۆ بەتایبەت لەسەر زێهن و بیرروڕای ژنان، چ ژنانێکە هەتا وەکو ژنانی سونەتی لە ناو ماڵ بوون، چ ژنانێکە وەکو ژنانێکە لە دەر و لە کۆمەلگا
کاریان بووە چ دانیشتووەکان قشی دانیشتوو چ ژنانێکە بە هەر حاڵ بە شێوەیەک لەناو کۆمەلگا تەئسیریان بۆ مؤثر بوون ئەمانە زۆرتر تاتی تەئسیری و کاریگەریانی کاتی تەئسیری ئەو بزوتنەوە قەراریان گرت و ئەلبەتە خۆشیان و بزوتنەوەیان تاتی تەئسیر قەرارداد یعنی ئێمە ارتباطێکی دوولایەن ئەبینین ارتباطێکی متقابڵە بینین هەم لەناو خودی کۆمەلگای کوردستانە لەناو جامعەی کوردستانە و هەم لەناو خودی ئێران هەروە بەڵام من پێم وایە تەئسیر و کاریگەریەکەی بەتایبەت لە کوردستانە زۆرتر بوو من مافکەکەمەوە. بەڵێ هاوڕێ لێلا بۆچی کاریگەریەکەی لە کوردستانە زۆر بووە هۆکاری چی بۆ بەڕای خۆتانە سەر ڕایەوەی کە خۆتان ئاماژتان بەوە کرد چون لە کوردستانەوە دەستی پێکرد بەڵام بۆچی کاریگەریەکانی زۆرتر بووە لە کوردستانە؟ ئێمە ئەگەر چاوێک لە مێژووی ژنان بکەین تاریخی مبارزاتی سیاسی ژنان لە کوردستان ئەگەر چاوێکی لێ بکەین وەکو ئەو ئەو انتظارات و داخواستانەی کە لە حکوومەت حتا لە خودی کۆمەلگا بوو یانە شاید توانین جوابی ئەو سوالە بین و ئەوەش ئەوەیە کە ئەو زوڵم و زەبرەی کە لەسەر ئێران حاکم بووە لە کوردستانە بە چەند دلیل زۆرتر بووە یعنی بە دلیلی ئەوەی کە ژنانی کورد خۆیان بەخشێک لە جنبشی ملیگەرایانە جنبشای ناسیۆناڵیستی و حتا جنبشای ئیسەر چەپیا هەر ڕوانگە و ئیدۆلۆژیە کە لە نەزەر بگرین ژنانی کورد بەخشێک لەو ڕوانگە بوون بەخشێک لەو بزوتنەوانە بوون کە لە کوردستانە بەرحاڵ شکلی گرتەوە هەمیشە وەکو بەخشێک لەو نیر و ئێشتیماعیە کە لە بەرابەر حکوومەتی ئێرانە ڕابستان و مقاومەتیان کردا ژنانی کورد ناسراون یعنی ئەگەر چاومان لە مێژووی 50 ساڵەی ژنان لە تاریخی کوردستانە بێت لە مێژووی ژنان بێ ئەو شتە ئەبینین کە ژنان تەئسیرێکی زۆریان بووە بەڵام بۆچی ئەو کاریگەریە لە دوای شۆڕشی ژینا زۆر بوو بەو دلیلەی کە خودی کوردستان لە ذاتی خۆیان پۆتانسیێلی حرەکەت و تەغییری بووە خودی کوردستان هەمیشە ناڕازی بوو لە وەزعیەتی موجود کورد وەکو کەسایەتی وەکو کۆمەلگا وەکو بزوتنەوە هیچ وەخت لە وەزعیەتی موجود ڕازی نەبووە و هەمیشە گەرەکی بووە ئەو وەزعیەتی موجودە بە شێوەیەک بڕوخێنێ بە ئەو معادڵەی کە حکوومەت لەسەر خەڵک سەلماندیەتی تەغییری باتوە ژنان بەخشێک لەو بزوتنەوە بوون بەخشێک لەو تەمایل بە تەغییرە بوون کە لە کوردستانە وجودی بووە بە لە عینی حاڵە ئێمە ئاگاهیەکی تایبەتیش لەناو ژنانی کورد دەبینین کاویش خۆی پێم وایە دەلایلی مێژووی هەیە ئەو ئاگاهی تاریخی کە لەناو ژنانی کووردا بووە و ئەو جنبشە کە لەناو حتا پیامانی کووردا بووە وەکو بەسڵاح خاڵی هاوبەش هەردووکیان بەدەستی یەکۆ بە شێوەیەک بزوتنەوەی لە کوردستان پەڕەنگتر کردوێتەوە ئەوەی کە ئەو شۆڕشە لە کوردستانە زۆر ڕنگوبۆیەکی تایبەتی بووە کە ئێمە ئەو ڕنگ بووە هەم لە بەرابەری خوازی لە ناو ژنانە ئەیبینین ئەوەی کە ژنان هەر لە ڕۆژی ئەوڵۆ بەتایبەت لە کوردستان ئەرسانەکەم گەلێکیان بۆ نەوەیەک بەرابەری خوازی لە ناو ژنانە ببێت بەپێی قانون بەپێی یاسا بەپێی ئەو شتانەی کە لە کۆمەلگا حاکمە ژنان لە کوردستان هەمیشە دەرخاستی ئەوەیان بووە کە ئەو بەرابەریە وجودی بێوە بەنوعێک ژنان لە کوردستانە خۆیان پێشاهەنگی تەغییراتی ئەساسی بوون وەکو ژنانێکە بۆ خۆیان بۆ نمونە ئەرسانەکەم ژنانێکە خۆیان لە مەیدانی خەباتا وجودی حضوریان بووە وەکو ژنانێکە لە مثلەن لە ژینگە پارێزیا حضوریان بۆ وەکو ژینگە پارێز بوون وەکو ژنانێکە وەکو چالاکی مەدەنی حضوریان بووە ئێمە ئەو پۆتانسیێلە لە کوردستان ئەبینین لە تولی چەندین ساڵی پێشوو تا بە ئیمڕۆ بەڵام لە ئێرانە بە سوورەتی کوردی بە نسبەتی جەمعیەت ئەرسانەکەم شاید بەو شێوە ئەو پێشاهەنگیە لە ئێران وجودی نەبووە بەتایبەت لە ناو ژنانە کە فەزایەکی سنەتی لەسەر ڕابطیانە ڕابطی ئەوان لەگەڵ کۆمەلگا ڕابطی ئەوان لەگەڵ حکوومەت کە حاکم بووە لە نەتیجا ئێمە ئەبینین ئەو بزوتنەوە زۆرتر تەئسیری لە ناو کوردستان بەتایبەت لە ناو ژنان بۆ ژنانش بۆ خۆیان لە کوردستان زۆرتر ئەو شتیان یعنی ئەو بزوتنەوەیان تاتی تەئسیر قەرار دات. بەڵێ زۆر سپاس هاوڕێ لەیلا. هاوڕێ لەیلا بۆچی ژنانی بەتەمەن وەکو ژنانی کە 50 ساڵ تەمەنیان بووە ئەو جۆرەی کە پێویست بووە بەشدار نەبوون لە شۆڕشەدا شایدیش بەشدار بوون ئێمە نەمان بینەوە ئایا بەشدار بوون یان بەشداریەکەیان کەم بووە ڕادەی بەشداریەکەیان؟ من وەکو کەسێک خۆم تازە لە ئێران هاتوومەتە دەرەوە وەکو کەسێک خۆم شاهد بووم وەکو کەسێکە تەجربەی مەیدانی بووە لە بزوتنەوەی ژینا چ لە ڕۆژی
بە خاکسپاری ژینا کە لە گۆڕستانی ئایتی حوزورم بوو و لە چلەی ژینایش حوزورم بوو وەکو تەجربەیەکی مەیدانی ئەرسانەکەم ئەوەی کە ئێوە ئەڵێن من پێم وان نییە زۆر لەم بوارۆ شاید بڵێم سادق بێت یا بتوانێت زۆر واقعی نییە واقعی نییە بۆ واتە کە من بە چاوی خۆم بینیم کە سەدها هەزاران ژن بێ ئێغراق ئەرسانەکەم ژنانی بەتەمەن لەو بزوتنەوە حوزوریان بوو بە تایبەت چون ئەو دوو ڕۆژە چلەی ژیناوە چ ڕۆژی بە خاکسپاردنی ژینا ڕۆژهایەکی تایبەت بوون لە تاریخی بزوتنەوەی بە تایبەت کوردایسە لە ئێرانیش بە شێوەیەکە توانین هەتا چاوی لێ بکەین و ژنانێکی زۆر بەتەمەن حوزوریان بوو ئەو ژنانێکە حوزوریان بوو مشخصن کەسانی بوون کە خۆیان دایکی ئەو نەسڵە بوون کە لە بزوتنەوەی ژینا نەقشیان بوو یعنی ئێمە بێوجودی ئەو دایکانە کە نسڵێکی وایان تربیەت کرد کە مناڵەکانیان لە ئەسڵ ئەو مناڵانە هاتنەمەیان و بە سوورەتی مەیانی مەیدانی حوزوریان بوو لە ئەو بزوتنەوە ئێمە بێوجودی ئەوان پێم وایە بەخشێک لە قەزیەکە نادیدە ئەگەین بەخشێک لە واقعیەتەکە کەم ڕەنگەکەین وەگەر بڵێن ئەوان حوزوریان نەبووە حوزوریان بووە بەڵام یەک مەسئلە هەیە چون ساختارێکی سنەتی محافزەکار بە تایبەت لە کولیەتی جامعەی ئێران حاکم بووە ئەو ساختارە سنەتی محافزەکارە کە لەناو حکوومەتا وجودی بووە لەناو خودی ساختاری کۆمەلگا وجودی بووە و هەر بەو شێوە حکوومەت ئەوەی دووبارە خەڵق کردەوە لەناو خەڵکانی حکوومەت کارێکی کردە کە خەڵک وەکو خۆی فکرکەنەوە چون کاری حکوومەتەکانەوەی بۆیان مهمەکە ئەو بیر و باوەڕی کە وەکو باوەڕی سیاسی خۆیان نەیناسن وەکو فەرهەنگی سیاسی لەسەر خەڵک حاکمیکەن و دووبارە ئەوە باستەولی بێت و بۆەوەی کە خۆیان بمێنەوە وەکو باسێکی کولی ئەرسانەکەم لە کۆمەلگای ئێرانە حکوومەت هەمیشە کارێکی کردە کە ئەو ساختارە محافزەکارە بمێنێتەوە لەو ساختارە محافزەکارە ئێمە ئەبینین ئەو ژنانەی کە تەمەنیان زۆرتر لە 50 ساڵ بووە 56 ساڵ بووە ئەوانە کەسانی بوون کە لە چێوی ئەو ساختارە محافزەکارە هەمیشە ترسێکی ذاتی هەمیشە محافزەکاریەکی ذاتیان بووە بە نسبەتی تەغیرات و ئاڵوگۆڕ و ئەویش باعث بووە کە ئەوان وەکو کەسانی کە بە هەر حاڵ لەو ساختارە قەراریان گرتا نەیانتوانیە ئەو جۆرەی کە لازمە باید و شایدە بە هەر حاڵ حوزوریان بێت لە تەغیرات و ئاڵوگۆڕی ئیجتیماعی بەڵام من پێم وایە بۆ کوردستان ئەو شتە زۆر سبق ناکات بەتایبەت ئەرسانم کرد لەو مێژووە 50 ساڵی کە بە هەر حاڵ مربوط بە کوردستانە ئێمە بینین ژنانێک کە ئیمڕۆ وەکو ژنانی بەتەمەن چاویان لێکەین هەر لە تووری ئەو 50 ساڵە حوزوریان بووە بە شێوەیەک لە بزوتنەوەی کووردا بەڕاستی نەقشیان بۆ مؤثر بوون بەڵام لە کۆمەلگای ئێرانە شاید تا حدێک ئەو شتێکە ئێوە مەترەحیەکەن سادق بکەویش خۆی خاصی خۆی هەیە بەتایبەت محافزەکاری سنەتی کە لە ساختاری سیاسی بووە بەتایبەتەوەی کە ئەو ئیدۆلۆژیەی کە حکوومەت هەمیشە لە ئیجادی کردەوە بۆ بەحسی ئیسلامی ئینقلابیە ئەو محافزەکاریە کە لە ناو ساختاری تشەیع ئابووە ئەو محافزەکاریە بەکو ئەوەی کە ئەو نسبەتە نابەرابەرەی لە بینی ژن و پیاو ئیجاد کردەوە ئەو نسبەتە نابەرابەرە بە هەر حاڵ بە شێوەیەک لە ناو کۆمەلگای ئێران قبول کرا کۆمەکی حکوومەتی کردە کە ژنانی بەتایبەت بۆ ئەو تەمەنەکە ئێوە بتان ژنان بەو تەمەنە لەو دەورەی سنی 56 ساڵە 56 ساڵە نەیانتوانی بەڕاستی نەخشێکی پڕڕەنگیان بێت بەڵام حتا لەباری حقوقیش و هەروە لەباری حقوقیش و ئەبینین ئەمان کەسانێک نەبوون کە بتوانن دەسەڵاتێکی سیاسی دەسەڵاتێکی اقتصادی تایبەت پیاکەن و وەختی کەسێک لە بێدەسەڵاتی قەرارەگرێ زەعیفە بێت و لاوازە بێتەوە ئەو لاوازیە زۆرتر و زۆرترە بێت و لە یەکدانە کۆمەلگای چکولە وەکو شارێکی چکولە ئەتوانێت پەڕە بدرێ بە شارەکانی کە و ئێمە ئەبینین لە کولیەتە ژنان لە کۆمەلگای ئێرانە نەیانتوانی ئەو نەخشە تاریخی کە ئەشێبیان بێ بەڕاستی بەستۆی بگرین. هەڕ لێلە ئەگەر چاوێکی چی لێکەین دایکانی گیانبەخکردوانی شۆڕشی ژینە ئەو بەشەن کە تەمەنیان 56 ساڵە بەڵام تا ئێستا ئەو شۆڕشەیان بەردەوام هێشتووە ڕاتان چی لەسەر ڕەوتی و حزوری ئەوان لەم شۆڕشەدا لە ئەسڵا ئەو دایکانە دایکانێک بوون کە ئەرسانم کرد مناڵانێکیان یا جوانهایەکیان پەروەردەشدا کە لە شۆڕشی ژینە گەورەترین نەقشیان بوو ئێمە دروستە فاصلەی
نسڵەکانە شێ لە نەزەر بگرین چون هەر نسڵێک فاصلەیەکی فکری بیرروڕایی هەیە بە نسبەتی نسڵی پێشۆیان نسڵی دوای خۆی بەلێ جیاواز لەو فاصلەی نسلیەک بین نسلیەکە ئەرسانەکەم ئێمە نوعێک خاڵی مشتەرەکی شەبینین لە بین دوو نسلەکان نسلی دایک و باوکەکان بە نسلی مناڵەکان و ئەو دایک و باوکانە بەتایبەت ئەرسانەکەم زۆرتر ئالێرە بەحسن لەسەر قوتی کوردستانە ئەو دایک و باوکانە چون ناتوانین بڵێن ئەوە فقط کاریگەریەکە لەژێر دەسەڵاتی ژنان بووە حەت چون ئێمە لە کوردستانە ئەبینین بە نسبەتی ئێران باز پیاوان ئەوانی ژۆک و پێشاهنگ حرەکەتیان کرد ئەوانی ژۆک و کەسانێکە ئاگاهیەکی ئیجتیماعی فکری تەبەقاتیان بە نسبەتی باقی ئێران بووە ئەو ئاگاهی تەبەقاتیان لە ناو ماڵ و لە ناو جامە ئەو کۆمەلگای خۆیانە نیشاندات و بە شێوەیەک هاوبەش لەگەڵ ژنانە ئەو ینی ساختارێکی فکری دروست کرا کە بتوانن بنسبەت تەئسیر گوزار بن لەسەر مناڵەکانیان بە شێوەیەک بەتایبەت لە دەورانی ئیسە کە ئێمە باسی تەکنۆلۆژیە بینین باسی دنیای مەجازیە بینین باسی ئازادیهای فەردی ئەبینین باسی لە ئەسڵا حقوقی فەردیە بینین تەواوی ئەوانە دەستیدا بە دەستی یەکۆ کە ئەم نەسڵە نسلێک بێ هەم تحتی تەئسیری تربیەتی دایک و باوکەکانی بێت کە هەروە کە ئێوە وتان لەو تەمەن و ساڵە قەراریان گرتا یانی لە بینی 40 تا 50 ساڵ قەراریان گرتەوە لە تەرەفێکی کە خودی ئەو نسلە جیاوازی خۆشی بێ بەڵام من پێم وایە بێوجودی ئەو دایک و باوکانە ئەو نسلە بە تەنیا نەیەتوانی حرەکەت بکات ئەو نسڵ نەیەتوانی بە تەنیا حرەکەت کە یعنی ئەگەر ئەوان مەیاندار بوون جوانەکان مەیاندار بوون نسلی جدید مەیاندار بوو دایک و باوکەکانیشیان تەئسیر گوزار بوون مؤثر بوون بۆ نمونە ئەرسانەکەم بۆ نمونە کەسێک وەکو ژینە ئەمینی کە کوژرا کە و کارەساتەی بۆ پێش هات کەسێک وەکو ژینە ئەگەر خۆی ڕۆیشت ئەوەی کە توانی ئەو بە شێوەیەک بەشدار بێت بە شێوەیەک تەئسیر گۆزار بێت لەسەر ئەو بزوتنەوە باوکی ژینا بوو بە تایبەت باوکی ژینا بوو بەکو کەسێکە مؤثر بوو ئەیبینین و یا حتا ئێمە ئەوە چاوی دەکەین لە کولیەتی ئێرانیشا ئێمە باس تەغیر و ئاڵ و گۆڕە بینین ژنانێک هەر دێنە مەیان بە بەجێ مناڵەکانیان کە مردوون قساکەن وەکو دایکی ئەو پڕچکوولە کیانی پیرفەلەکە گەریشتانەکەم کیانی پیرفەلەک کە ئەو دێت قسە ئەکات وەکو کەسانێک کە پێشتر مناڵەکانیان مردوو بوو مناڵەکانیان کوژرا بوون بەڵام دێت قساکەن وەکو دایکی ستاری بەهێشتی کە ئەویش وەکو ژنێکی بەتەمەن بەڵام دێت قساکات دەها نەفەریکە باوکی محەممەدی حەسەنزادە دێت قساکە دەها نەفەریکە لە ژنان لە کچان کە برایان خۆشکیان کەس و کاریان کوژران دێن قساکەن یعنی ئەو شۆڕشە تەئسیری خۆی دانا لەسەر کۆمەلگا لە ئێران لە کوردستان تەئسیری خۆی دانا بە ئەو شۆڕشە باعث بوو نوعێک ئاگاهی نوعێک بزوتنەوەی فکری بەڕاستی لەناو کۆمەلگا شکل بگرێ ئەو بزوتنەوە فکریە باعث دەبێت کە کۆمەلگای ئێران و کۆمەلگای کوردی نەگەڕێتەوە بۆ پێشینە ینی ئێمە دوو دەورەی کامڵەن جیاوازمان هەیە و لەو دوو دەورە ئەبینین بەتایبەت لەم دەورە ئەبینین لە دەورەی دوای شۆڕشی ژینە ئەبینین ئەوانیش کە وەکو قشی خاکستەری وەکو منفعلەکان حوزوریان بوو کەم دێنە ناومەیان ئێمە ئەبینین لە مەقتەیەکە زۆربەی شارەکانی ئێران دەرگیری بزوتنەوەن و ئەوە نیشانیات کە نوعێک ئاگاهی عمومی جەمعی شکلی گرتا کە لە ناو ژنان لە ناو پیاوان لە ناو مناڵان لە ناو نۆجوانان هەیە تەنانەت لە ناو مناڵانی دەبستانی ئەو شتە هەیە خب ئەوە خۆی تەئسیردا ئەنێ لە داهاتوانی مناڵێکی مەدرسەی دەبستانی کە شوعاری ژن ژیان ئازادی بینیە ڕەفیقەکانی ئارمیتا گراوند کە مەرگی ڕەفیقەکەیان بینیە ئەوان تەئسیری خۆیان ئەبین تەئسیری ئەو بزوتنەوە لە ژیانی خۆیان لە فکری خۆیان بە لە داهاتی خۆیان ئەبینن و حتمەن تەئسیر گۆزارە بێت بن ناتوانن ئەوانە لە چاو نەگرن وەکو ئینسانی وەکو مرۆڤی پێشە شۆڕشی ژینا فکرکەن و یعنی ئەو تەئسیر هەر ئەبێت بە ئەمێنێتەوە لە وەختی خۆی وەختی کە پۆتانسیێلە یان چونەمە باسی پۆتانسیێلێکی زاتیە لە ناو کۆمەلگا کەم پۆتانسیێلە لە وەختی خۆی ئەتوانێت دووبارە قودرەت بگرێتەوە و لە بێستڵا بە فعلیەت دەربێت بێ بە شتێکە عەینی و عەمەڵیە هیچ کەس ناتوانێت بڵێ شۆڕشی ژینە
بزوتنەوەی ژینا لە بین شوەیە بە هەرحاڵ خامۆش بووە هەر حرەکەتێ هەر جەرەقێک هەر مەسئلێک ئەتوانێت ئەو بزوتنەوە دووبارە زین و کاتۆ دووبارە ئاورێکەوێتە ناو کۆمەلگاوە جامعە بە شێوێک تغییر و ئاڵوگۆڕ لە خۆیان ئیجادکەوە حتا ئیمکانی هەیە لە ساختاری سیاسی حکوومەتیش ئەو تغییر و ئاڵوگۆڕە بە نەزەری من ئیجاد بێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ لەیلا. ئایا ژنانی ئیکرێکار و زەحمەتکێش بە گوێرەی پێویست بەشداری ئەم جوڵانەوە بوون ئەگەر بەشدار نەبوون هۆکارەکەی چوویە بەڕایەوە؟ بۆ ئەوەی کە ئێمە تعریفێکمان لە ژنانی زەحمەتکێش بێت من پێم وایە کەمێک مەسئلەکە ئەشێ بێسڵاح بە چاوێکی گستردەتر ینی لە ڕوانگەیەکی ئاوەڵەتر چاوی لێکەین ئەوەی کە ژنانی زەحمەتکێش چ کەسانێکن پێم وایە زۆربەی ژنان لە کۆمەلگای ئێمە ژنانی زەحمەتکێشن ئەگەر مەزوو لە ژنانی زەحمەتکێش چینی کاریگەرە تەبەقەی کاریگەرە مەسئلە ئەوەیە کە بەڕاستی هێشتا بە معنای ئامار بە معنای شتێکە بڵێن کارێکی ئاماری بێت بەڕاستی من حتى ئەقل خەبەرم نییە کە ئایا ئێمە وەکو تەبەقەی کاریگەر وەکو چینی کاریگەر چەند دەرسەدی جامعە توانین لە ژنان لە ناو تەبەقەی کاریگەردایە نین ئەوە خۆی باسێکە بەڵام ئەگەر باس هەر بڵێن ژنانی تەبەقەی کاریگەر ئایا تەئسیر گۆزار بوون لەو بزوتنەوە یانە ئەرسانەکەم هەم ئێمە ئامالمان نییە هەم چون کۆمەلگای ئیمڕۆی ئێران بەتایبەت لەباری ئابووری لەباری سیاسی لەبەر ئەوەی کە هیچ وەخت دموکراسیەکی اقتصادی دموکراسیەکی سیاسی بە دموکراسیەکی اجتماعی لە حکوومەت بە خەڵک نەدرا ژنانیش وەکو بەخشێک لەو کۆمەلگا چون لەو سێ بەشە بێبەهرە بوون بە بەشیان نەبووە لەو سێ بەخشە بەشیان نەبووە ئەبینین ژنان بە کولیەتیان بە ژنانێک کە جزئی تەبەقەی فەقیر بوون تەبەقەی زەحمەتکێش بوون زۆرتر لە گشتی ناڕازی بوون بەپێی ئەوەی کە زۆرترین تەئسیری فەقر و نابەرابەری لەسەر ئەوان بووە وەکو بۆ نمونە ئەرسانەکەم چون وەختی فەقر لە جامەیەکە حاکمە بێ ئێمە مەسئلەی ژنانەبوونی فەقریشمان هەیە وەکو چی وەکو مەسەلەن بۆ نمونە کچایەکە لە سنی زۆر کەم ئێزدواجەکەن وەکو مەسەلەن مەرگومیری دایک و مناڵەکان بەسی مەرگومیری دایک و ئەو نەوزادانەی کە بە دنیا دێن ئێزدواج هەیەکە لە ژێر سنی قانونیایە باسی خوشونەتی خانگی توای ئەوانە چێتە ناو باسی فەقر ژنانەگی فەقر بە تەئسیرەکەیشی لەسەر کۆمەلگا بە تەئسیرەکەیشی لەسەر ژنان ئیسا ئێمە گەر بڵێن ئەو ژنانەی کە زەحمەتکێش بوون ئەو ژنانەی کە زۆرتر لەو تەبەقاتی فرودەستی جامعە بوون بە تحتی تەئسیری ئەو نابەرابەری و تەبعیزانە قەراریان گرتا ئەوانە بۆ خۆیان ئایا نەخشێکی پڕەنگیان بۆ یانە مەسئلە ئەوەیە کە لە نەزەری منەوە بەخشێکی زۆر لە تەبەقەی متەوەستی جامعەی ئێران بەداخەوە هاتنەتە خوار و ینی تەحڕوکی تەبەقاتی نزولیان پێیاکردا بوون بە تەبەقەی فرودەست و فەقیری جامعە و ئەوە خۆی ناڕەزایەتی ئیجادەکە بە ئەو ناڕەزایەتیە بەتایبەت لە ناو ژنانە زۆرتر چون ئەرسانەکەم تەئسیری فەقر مستەقیمەن لەسەر ژنان هەیە ئێمە ژنانەگی فەقرمان هەیە ئەوە باعث دەبێت کە ناڕازی بن بەڵام ئەم ناڕەزایەتیە ئایا لە عەمەڵا باعث بووەکە ژنان بێن ئەو ناڕەزایەتیە وەکو بالفعلی کەن ینی بێن بەنسبەت ئەو ناڕەزایەتی خۆیان نیشان بن لەو بزوتنەما بە سوورەتی مستەقیم حوزوریان بێت بەڕاستی کاری ئاماری لەسەر نەکرات بۆ نمونە ئەرسانەکەم ئێمە مەسەڵەن ئەگەر کارێکی ئاماری بووایە کە فەرزەن نیشانی بدایە ژنانی فڵان کارخانە ژنانی فڵان مەسەڵەن ژنانی کە کاریگەرن لە فڵان کارخانە ئێتسادیان کردە یا ژنانی فڵان مەسەڵەن نەهادی فەرزەن یا موسساتی دەوڵەتی یا غێری دەوڵەتی هاتن ئێتسادیان کردە تەحەسونیان کردە شاید بمانتوانیایی جواری ئەو سوالە بین بەڵام چون ئامارێک بەڕاستی وجودی نییە من پێم وایە کەمێکەشێ بە احتیاط هەم چاو لە خودی سوالەکەکەین و هەم چاو لە جوابەکەیکەین ئەوە نیازی بە پێم وایە بە کارێکی ئاماری باش و دقیقەیە کە بزانین بەڕاستی چەندێک لە ژنانی تەبەقەی خوار و جامعە لەوانەی کە زەحمەتکێشن ئەگەر ئەڵێن خوار و جامعە منزورم باسی تەبەقاتیەکەیەتی نە باسی ئیجتیماعی و ئەو وەزعیەتی ئیجتیماعی منزورم باسی تەبەقاتی و بەتایبەت ئەوانەی کە مەحرومن لە بەاصطلاح ثروەت و داراییەکان و ئەوانەی
کە بەشدارن لە تەقسیمی ثروەت و بێسەڵاحدارایی های اقتصادی بەتایبەت منزورم لەو بابەتەیە. خۆ ئێمە ئامارێکمان نییە بەڕاستی لەو بارۆ جواب بینەوە، بەڵام بە سوورەتی گشتی چون ئەو بزوتنەوەی ژنان بووە ئەرسانەکەم کولیەتی ئێرانی مەخصوصەن لە چەند ڕۆژا گرتۆ ئەتوانم بڵێم کە هەتا ژنانی تەبقاتی فرودەستی جامعی ئێران بەڕاستی ئەوانش هەم ناڕازی بوون و هەم ناڕزایەتی خۆشیان بە شێوەیەک نیشان دایسیان لە ئێترازەکان یا وەکو دایکەکان حزوریان بووە یا بە مهمتر لە گشتی ئێوە یەک مەسئلەش نەزەر بگرن گەورەترین نەمادی ئەو بزوتنەوە ئەو ئێترازە چییە؟ ئەوەیە کە ژنان بە قەولی کوردی ئەڵێن دەستیان لەسەر لابرد و ئیمڕۆ گەورەترین کێشە و بۆحرانی ناوخۆی دەوڵەت هەرو باسی ئەوەیە کە ژنان ڕووسەریەکانیان لابردە، چون دەوڵەت حکوومەت بەباتێ ناتوانێت ئەو وەزعیەتە کۆنتڕۆڵکات، چون مانەوەی حکوومەت لەگەڵ ئەو ڕووسەریایە، چون ئیدۆلۆژی ئەساسی حکوومەت لەگەڵ ئەو ڕووسەریەیە، چون پیوایە ئەو شتێکە بە ناوی ئیسلامی ئینقلابی ئەیناسێ بە نەمادی و ئیسلامی ئینقلابیە خودی ئەو ڕووسەریەیە کەوتەتە ژێر سوئال چۆتە ژێر بەیستەڵا پرس و ئەو پرسە کێ ئیجادی کردە؟ ژنان ئیجادیان کردە، کچان ئیجادیان کردە و ئەو پرسە لە شارهای جیاوازی ئێران هەیە لە کوردستان کە زۆرترا لە بۆ نمونە ئەرسانەکان لە کرماشان و ئیلام زۆرە، لە تاران زۆرە، لە شارە فارسەکان زۆرە، یعنی بە شێوەیەک حکوومەت لەگەڵ قەیرانێکا ڕووبەڕوە و ئەو قەیرانە ئەوەیەکە ئەو شتێک کە ساڵیانی ساڵ ئیدعای بوو وەکو حکوومەت کە من حافزی حجابی ژنانە، من حافزی حجابم، من حافزی ئەو نەمادە مەزهەبی دینیە هەم ئێستا توای ئەوانە درابە یەکە، توای ئەو شتێکە بەراوردی کردبوو درابە یەکاوە ئەو توانێت بۆ خودی حکوومەت خەتەرناک بێ. بۆیە ئەرسانەکەم ئەوەی کە باعثی ئەو قەیرانە بۆ حکوومەت ژنانن و من پێوانی ئەوە فقط باسی فەرزەن ژنانی تەبەقەی متەوەسط بێ، ئەوە توانێت باسی ژنانێک بێت کە بۆ نمونە لە مێترۆی تارانە وەکو ژنی سن و ساڵدار خەریکی کارن، خەریکی زەحمەتن لە سنێکا کە ئێمە پێڵێن سنی بە ئیستیڵاح سنی بازنشستگی و مەسئلەیە سنێکەیە بە ناوی سنی بازنشستگی، لە سنی بازنشستگیە نوعێک مەحرومیەت بۆ کەسێک کە بازنشستەیە ئیجاد دەبێت. ئەو مەحرومیەتانە مەحرومیەتای تەبعیە، کەسێک کە بە سنی بازنشستگیەگات بۆ نمونە ئەرسانەکەم ئیمکانی هەیە کە مەسەڵەن ئەنواعی نەخۆشیهای جسمی ببێت، بە هەر حاڵ نوعێک مەحرومیەت و ناتەوانی ببێت، ئەمانە لە وەختێکە لە سنی بازنشستگی ئەشی حمایەتی ئیجتماعیان لێ بکرێت، حمایەتی ئیجتماعی بە وەسیلەی دەوڵەت لە تەریقی سازماندهی ئیجتماعی اقتصادی حمایەتیان دەکرێت، هەروەک لە وڵاتەکانی کە بەتایبەت وڵاتای تۆسەی یاختی دنیا ئەو شتە پێشتێ. بەڵام وەختی کە دینە ناو ئێران وەختی کە ئەو دەورەی مەحرومیەتی ئیجتماعیە ئەشی حمایەتیان لێ بکرێت دقیقاً لە مەحرومیەتی ئیجتماعی ئەمێننەوە ئەوەش خۆی ناڕزایەتی ئیجاد دەکات، بەتایبەت ژنان زۆر تحتی تەئسیری ئەو مەحرومیەتە ئیجتماعیە هەن و ژنانێک کە سن و ساڵیان هەیە ئەوە خۆشی ناڕزایەتی ئیجاد دەکات و ئەو ناڕزایەتیە شکڵێکی گوستەردەی هەیە، شکڵێکی پەراکەندە هەیە و ئەتوانێت لە ذاتی خۆیان پۆتانسیێلی بۆ زووتنەوە های داهاتووشی حتا بێت. بۆیە ئەگەر من ئەم سوالەتان ینی سەیەکەم زۆر وەسەجەم ئەرسانکەم حتا ئەگەری ئەوەی هەیە کە ئێمە لە داهاتووە هەم بۆ زووتنەوەی وا ببینین بە هەم ئەوەی کە ژنان بە سوورەتی کولی لە بۆ زووتنەوە حوزوریان بووە، بەڵام هەم ئامار نییە و هەم ئەشێ ببینین لە چ ئیمکانی هەیە لە چ مەقطەیەکی کات دووبارە ئەو جنبشە یا جنبشێکی وەکو ئەوە شکڵ بگرێت و ئەو بەرابەردانی حکوومەت بابەیەکە. بەڵێ زۆر سپاس هاوڕە لەیلا. هاوڕە لەیلا خۆشتان باسی حزوری ژنانتان لەم شۆڕشەدا کرد. ئەگەرمان هەوێت لەسەر نەسڵ و جیلی نوێ ژنان قسە بکەین چه تایبەتمەندیەکی بوو کە ئاوا بوون بە کۆڵەکەی ئەم بزوتنەوەی هەر ئێستا کە خۆشتان باسی حجابی ئیجباریتان کردوتان کە لە بەرامبەر کۆماری ئیسلامیە و ڕاوەستاون هەر ئێستا ژێبینین لە شەقامەکانی ئێران و بەتایبەت لە کوردستانی چاکە ژنان چۆن خۆڕاگری خۆیان بەرامبەر بە گەشتی ئێرشاد و لە ماوەی ڕابردووشاوی کە بەسەر ئارمیتا هەر لە مترۆکانە هەر بەردەوامە چۆن ئەم نەسڵە بوون بە کۆڵەکەیەکی بەهێز بۆ ئەم بزوتنەوەیە بەڕای ئێوە؟ من پێم وایە پێش لە هەر شتێک شکافێکی زۆر تایبەت لە بین ئەو شتێکە ئیدۆلۆژی حکوومەتی ئەیناسین
بالنسل نوێ اتفاق کەوتە یعنی ئەو شتەی کە ساڵیانی ساڵ حکوومەت بەپێی تەبلیغ بەپێی تهدید بەپێی تواوی ئەو ئەبزار و ئیمکانانی کە بەدەستی بوو وەکو مەسەلەن تەبلیغاتی ڕسانەی وەکو تەبلیغاتی بۆ نمونە ئەرسانەکەم و ئیمتیاز و ڕانتانێکە فەرزەن بە گروههای وەکو بەسیج و غەیرەوە غەیرە ئەیدا یعنی لە تواوی ئەو ئەبزارە ئیسفادەیە کرد کە نەسڵێک تربیەت کا وەکو خۆی فکرکەنەوە وەکو خۆی بیرروڕایان وەکو خۆی ئەمەڵ بکەن تواوی ئەوانە لە نەهایەتا بۆ حکوومەت بە شێوەیە کە توانم بڵێم ئەم نەسڵ لە بینی برد بۆ دلیلەی کە شکافێکی ئەساسی ماهوبی لەبین حکوومەت بە ئەم بەتایبەت ئەم نەسڵە هەیە بە وەختێکە باس لە نەسڵەکەین من پێم وایە ئەم نەسڵە زۆرتر ڕەنجێکی سنی شاید مثلەن تەمەنی 20-25 تا 30 ساڵ ئەتوانێت شامل بێ حتا کەمتر ئێوە لە 5 ساڵ تا 30 ساڵیشی ئەتوانن بە عنوانی نەسلی نوێ لە نەزەری بگرن ئەو شکافە بوو لە ئەسڵا باعث بوو کە لەو قەیرانە تایبەتە خۆی نیشانداوە ئەو شکافە زۆرتر و زۆرتر بوو بۆ واتێکە ئەو نەسڵە شتایەکی گەرەک بوو شتایەکی ئینتزار بوو بەپێی ئەو شتێکە لە دنیای دەرۆ هەیە بەپێی ئەو تەحوڵانەی کە لە دنیای دەرۆ پێشاتەوە کۆی کە نەسلی نوێ دنیای دەرۆ ئەناسێ نەسلی نوێ دموکراسی ئەناسێ بەڵام نیەتی نەسلی نوێ ئازادی ئەناسێ بەڵام نیەتی نەسلی نوێ ڕەفاه ئەناسێ بەڵام نیەتی نەسلی نوێ حقوقی فەردی حقوقی شاربەندی ئەناسێ بەڵام نیەتی یعنی تواوی ئەوانە بەکو مقایسە نەسلی نوێ لە ناو ذهنیەتی خۆیان ئەیبینێ بەکو مقایسەیە کات لێکۆڵینەوەی هەیە و وەختێک کە ئەیبینێنیەتی تەلاشەکات بۆ ئەوەی کە تەغیرێک لەو ساختاری اقتصادی سیاسیە ایجاد کرێت بەڵام ئەبینی لەبارەی ساختاری اقتصادی چون ساختاری بەتایبەت قدرەتی اقتصادی ساختاری اقتصادی لەژێر دەسەڵاتی قدرەتی سیاسیە بە ئەو دوانە پەیوەندیەکی تایبەتیان هەیە قدرەتی سیاسی بە قدرەتی اقتصادی بەتایبەت لە ئێرانە پەیوەندیەکی خاصیان هەیە کە زۆرتر بە وەسیلەی نەهادهای سیاسی نەهادهای ئەمنیەتی قدرەتی اقتصادی ئابووری بە هەر حاڵ بە شێوەیەک کۆنتڕۆڵەکرێت یا باستۆری دەکرێت و نەسلی نوێ لەو شتە دوورە و نەسلی نوێ ئەبینێ بۆ ئەوڵین و سەرەتایی ترین شتەکانی خۆی ماوە تۆ ئەوە خۆی شکافێکی تایبەتی ئیجاد کردا ئەو شکافە شکافی هەم نەسلیە هەم شکافی تەبەقاتیە هەم شکافی گفتمانیە لەبین حکوومەت و خەڵکە بەتایبەت نەسلی نوێ حکوومەت ئەو شتە تەلاشی کرد کە بە ئاموزەهای تایبەتی خۆی بۆ ئاموزەهای مەسەلی ئاموزەهای ئیدۆلۆژیک نەسلێک تربیەت کە ئەرسانەکەم وەکو خۆی فکرکاتەوە بەڵام ئەو نەسڵە نیشانیدا ناتوانێت وەکو حکوومەت فکرکاتەوە تەلاشی کرد نەسلێک تربیەت کا وەکو خۆی ڕەفتارکە بەڵام ئەو نەسڵە وەکو حکوومەت ڕەفتاری نەکرد ئەو نەسڵە چاوی لە داهاتووە ئەو داهاتووی کە ئەیبینێت تا حدێکی زۆر ڕوون نییە تاریکە داهاتوویەکە کە هیچ ئەمنیەتێکی اقتصادی شغڵی نیە ئێمە چندێک جوانی بێکارە بینین چەندێک متخصصی بێکارە بینین چەندێک باسی مهاجرەتە بینین لە کولیە تا لە ئێران اتفاقەکەوێ تەواوی ئەمانە پرس بۆ نەسلی نوێ ئیجادەکە ئەو پرسە ئیجادەکە کە داهاتووی منیش وەکو ئەوانەی تر وایە داهاتووی منیش هەر ئەو شتەیە و تەواوی ئەوانە وەختێک کە جەمە بنەوە ئەتوانێت ناڕزایەتێکی ئەمیق ئیجادکە ئەو ناڕزایەتیە لە سەدحی شارە چکولەکانە زۆرترە بێت ئەچێتە شارە گەورەکان چون مەسئلەی فەقر مەسئلەی نابەرابەری مەسئلەی تەبعیض مەسئلەی ناڕزایەتی لە وەزعیەتی موجود بوو بە مەسئلەیەکی کولی بۆ مەسئلەیەکی عمومی ئەگەر لە کوردستانە ئێمە بۆ نمونە ئەرسانەکەم بە دەلیلی ئەو ستەمە ملیە کە لە کوردەچێ زوڵم و نابەرابەری ئەبینین لە سیستان بەلوچستانی شەیبینین دیارە لە شارەکانی تریش ئێستا شاید مقدارێک کەمتر بەتایبەت چەندانە شاری سەنعەتی وەکو ئیسفەهان و وەکو مەسەلەن مەشهەد و شتە کە بە هەر حاڵ یا خودی تاران عێراقەوانە چون شارهای بەرحاڵ قدرتمەندن بە تەمەرکۆزی قدرەتیش لەوەیە شاید مقداری کەمتر بەڵام ناڕزایەتێکی عمومی بە هەر حاڵ وجودی هەیە کە و ناڕزایەتی عمومیە هین نەسلی نوێیە و نەسلی نوێ بەڕاستی خۆی لەگەڵ حکوومەتە یەک نابینێ ئەو شکافی ساختاریە لە بینی حکوومەت و خەڵک بە تایبەت نەسلی نوێ هەیە ئەویش باعث بوو کە ئەوان وەکو کەسانێکە سەرمەدار و پەرچەمداری ئەو حرەکەتە بن هاتنەمەیان و بە تایبەت لە کوردستانە ئێمە شتەمان بینی بەڵێ زۆر سپاس هاوڕێ لەیلا ئەگەر باسی خاڵە بەهێز و لاوازەکانی شۆڕشی ژینا بکەین
بێگومان زۆر خاڵی بەهێز و دەستکەوتی زۆر باشی بووە بەڵام ئەبێ لە بیریشمان نەچێ خاڵی لاوازی بووە ئێوە ئەو دوانە چۆن باس ئەکەن ئەگەر باسی بکەن من پێم وایە بزوتنەوەی ژینە خاڵی بەهێزی زۆر زۆر بووە بە تایبەت بۆ ئێمەی کورد بۆچی بە دەلیلەوەی کە ئەو بزوتنەوە ئەوڵەن مەسلەی کوردی پڕەن کردو تەنانەت بۆ خودی ئێمەی کوردەکەن ئەو مەسئلەیەکی زۆر گرنگ بوو وەکو شتێکە بە هەر حاڵ شاید مدەتێک دوچاری ئەنفعال بوو دووبارە ئێمەی کورد پرسێکمان دووبارە لە خۆمان کردو کە ئێمەی کورد چیە توانین بکەین نەخشمان چییە و داهاتوومانە لێبەچی و ئەو داهاتووە چییە بێ بە نسبەتی ئێمە و دەوڵەتی جمهوری ئیسلامی ئێمە و کۆمەلگای ئێران سوالی زۆری بۆ کورد ئیجاد کرد ئەو سوالانە سوالاتێکی سەدحی نیە سوالاتێکی ئەساسی بنیادینە کە بە نەزەری من چ لە ناو خودی خەڵکی کوردستان چ لە ناو حیزبە سیاسیەکان چ لە ناو ڕۆشنبیرانی بە سوورەتی کولی ئیجاد کرا ئەوە یەک خاڵێکی باشە دوایەوە خودی پرسی کوردی بینالمللی کورد یعنی ئەو شعارێک کە وەکو شعاری ژنجیان ئازادیەی ئەیناسین و ئەیبینین کە خۆ فقط لە کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان نەبوو و ئەو بزوتنەوە من پێم وایە بنەمایەکی لە ڕۆژاوای کوردستان بوو ئەوەش ناتوانین بەرحاڵ لە چاوی نەگرین ئەوە خۆی بوو بە مەسئلەیەکی جەهانی یعنی ئێمە بینین لە سەرحی جەهانیە ڕنگدانەوەی بوو ئەو بزوتنەوە ڕنگدانەوەیکی جەهانی بوو مەسئلەی کوردیشی حتا جەهانی کرد و لە تەرەفێکی کە بە شێوێک ئەو حرەکەتە چون لە پەراوێز لە حاشیە بۆ مەرکەز بوو ئەو شتێشی سلمان کە ئەتوانێت تەغیر و ئالوگۆڕ بە پێچەوانی ئەو ذهنیەتە کە حتمەرەشێ لە مەرکەز بێ ئەتوانێت لە پەراوێز بێ ئەتوانێت لە حاشیە بێت وە حاشیەکان وەختێک کە متحد بن ئەگەر حاشیەکان متحد بن ئالوگۆڕەکان زۆر باش دەتوانێت ئیتفاقکەوێ ئەوە خاڵی بە نەزەری من مثبەتی بوو یا مەسەلەن خاڵی مثبەتی کەی ئەوەی کە ئەسڵەن نەسڵی نوێ جیلی نوێ ئەسڵەن ڕساڵەتێکی تاریخی بۆ خۆی ناسی تعریفێکی کرد لە ڕساڵەتی تاریخی خۆی بە مەزۆرم لە ڕساڵەتی تاریخی ئەوەیە کە ئەو پۆتانسیلەی هەیە بۆەوەی کە خۆی بتوانێت ڕزگارکە لە ژێرباری تەوای ئەو فکر و بیرروڕا ارتجاعیە غەڵەتە کە بەواستەی حکوومەت بەواستەی ساختارهای فکری فەرهەنگی سیاسی ساڵیانی ساڵ چ کۆمەلگا لە سەری حاکمی کردا چ حکوومەت لە سەری حاکمی کردا بە ئەزانێ نەسلی نوێ ئەزانێ ئەتوانێت تەغییرات ئەتوانێت حرەکەتکە ئەو پۆتانسیلەی لە ذاتی خۆیان هەیە و هەروە ئێمە زمینەیەکی گفتمانیمان بینی لە ناو خەڵکی کوردستان بە سوورەتی کولی زمینەیەکی گفتمانی دروست کرا بۆ ئەوەی کە بین دووبارە لەگەڵ یەکتری ناقسە بکەین دووبارە بتوانین فکر لە داهاتووی خۆمان کەین و ئەمە وەکو خاڵە شاید بێژم خاڵە گرنگەکان ئەیناسین بەڵێ خۆب لە عینی حاڵیشە من ئەتوانم بڵێم نوکتەی منفیشی بوو بەڵام نوکتە منفیەکەی کەم بوو یەکێک لە نقاتی منفی ئەوە بوو کە بەداخەوە ئەو شۆڕشە ئەیتوانی ئەو بزوتنەوە ئەیتوانی مەسیری خۆی پەیاکە بە هەر دلیلێ بە دلیلەوەی کە ئەحزابی سیاسی نەیانتوانی نەیانزانی و زۆر دلیلەکات بە هەر حاڵ ئەوە باعث بوو کە ئەو بزوتنەوە لە مەسیرەکەی خۆی تا حدێک دوورکەوتۆ لە بین نەچوو بەڵام دوورکەوتۆ ئەویش باز نیازی بە گفتمانێکە بە گفتمانی بینی ئەحزاب و خەڵکان نیازی بە ساختارێکی سازمانی یعنی بە شێوەیەک تەرمیم و ئیسلاحی ساختاری سازمانی لە ناو حیزبە سیاسیەکان بەتایبەت حیزبە سیاسی کوردیەکانە کە بتوانن دووبارە بە شێوەیەک خۆیان ئەو مەشروعیەتەی خۆیان بە شێوێک دووبارە لە کوردستانە بەدەست بێن و تەمدیدی بکەن و ئەوە خۆی باسێکی کەیە و لە عینی حاڵیشە فرسەتی زۆر بەدەست هات بەداخەوە فرسەتانە بە شێوێک کەمڕەنگ کرا و یا مەسەلەن فرسەتی ئەوە بەدەست هات کە ناڕازیەکان بە شێوێک لەگەڵ یەکا قسە بکەن وەکو ئەرسانەکەم وەکو کوردەکان و مەسەلەن بەلوچەکان و حتا مەسەلەن هەتا خەڵکی ئازەربایجانی شەڕا وەکو شتی باش ئەتوانین بیبینی وەکو دەستکەوت دەتوانین بیبینی بەڵام خاڵی منفیشی بەداخەوە بوو ئەوەی کە لە جێگایەکە بە هەر حاڵ ناڵ متوقف کرا بەڵام بە هەر حاڵ لە جێگایەکە ئەو بزوتنەوە بەداخەوە
منفعل کرا منفعلیان کرد بە بەشێکی شەڵبەتە کاریگەری قدرەت و هێزی نظامی حکوومەت بوو کە بە تایبەت ئێمە بینیمان لە ساڵیادی مەرگی ژینا بینیمان چۆن شاری سەقزیان میلیتاریزەکردەوە نمونێکی بوو بەڵام لە عینی حاڵیشە ئەو قدرەت و هێزە سیاسی بە هێزە نظامی حکوومەت لە جێگایەکە کاریگەری خۆی کرد بە شێوەیەک من پێم وایە لە بینی نەبرد بەڵام فعلەن منفعل بووە تا زمانێکە هەر شتێک بتوانێت دوبارەوە بزوتنەوە زین و کاتۆ. بەڵێ هەڕێ لێلە ئاستی خەباتی ژنانی کوردستان چۆنە بەڕایەوە چەندی ڕێکخراون چە کێشە و گرفتێکیان هەیە؟ من ئەگەر وەکو بابەتێکی مێژووی چاولا خەباتی ژنان لە کوردستان کەم ئەرسانەکەم ئەو خەباتە مێژوویەکی توولانی هەیە زۆرتر لە 50 ساڵە کە خەبات لە کوردستانە بینین و ژنانیش لەو خەباتە نەقشیان بۆ ئیسە ئەو نەقشە فقط ئەوە نەبووە کە بڵێن ژنان وەکو کادر و ئەندامی حزبە سیاسیەکان حزوریان بۆ ئەوە بەخشێک لە خەباتەکە بووە. ئێمە ئەبینین کە ژنان وەکو ژنان لە کوردستان وەکو ژینگە پارێزان وەکو کەسانێکە دایکی شەهیدان بوون وەکو کەسانێکە خۆیان جیلێکی نوێن نەسلێکی نوێیان تربیەت کردەکە لە شۆڕشی ژینان نەقشیان بوو وەکو کەسانێکە بۆ خۆیان حتا ژنانێکە لە کاری اقتصادیان نەقشیان بووە. ئێمە ئەبینین ژنان لە کوردستانە بەرحاڵ هەمیشە نەقشێکی تایبەتیان بووە. ئەو نەقشە تایبەتە ئەلبەتە بە نەزەری من هێشتا کامڵ نییە چون ئێمە شتێکمان هەیە بە ناوی بە ئیستیڵاح ئەو ساختارە فکری فەرهەنگی ئیدۆلۆژیکی پیاسالارە کە بە سوورەتی تاریخی لە ناو کوردستانە بووە. ئەو ساختارە فقط لە ناو خەڵک نەبووە حتا لە ناو حیزبە سیاسیەکان بووە. یعنی ئەو ساختارە بە شێوەیەک بووە کە ئیجازەی نەدات ژنانی وەکو بەخشێکی بەرابەر لەو بزوتنەوە بەخشێکی بەرابەر بە فعال لەو کۆمەڵگا بێنە سەر وەکو بەخشێکی بەرابەر مبارزەکەن وەکو بەخشێکی بەرابەر بە هەر حاڵ بە شوێن مافێکی بەرابەر بە یەکسان بگەڕن. بەڵام بە نسبەتی ئێران هەمیشە خەباتی ژنان لە کوردستان بە سوورەتی کولی بە سوورەتی ئەم پێم وایە خەباتێکی زۆر پێشڕۆ بووە خەباتێکی زۆر ئاگاهانە بووە بە شێوەیەک ژنان لە کوردستان باشتر قەدەمیان هەڵگرتە. بۆ نمونە ئەرسانەکەم ئەڵبەتە فقط ژنانیش نەبوون بە نسبەتی ئەو ساختارە فکری فەرهەنگیە پیاسالاری کە لە کوردستان ئەیبینین ئێمە باز مقاومەت و حرەکەتی باشیش ئەبینین هە لە ناو کۆمەڵگای پیاوانە دژی ئەو ساختارە متحەجر و سنەتیە کە زۆریش اتفاقاً قەوین دژی ئەوەی شەبینی. بۆ نمونە ئەرسانەکەم ئەمە بۆ نمونە ئەرسانەکەم مثلا وەختێکە قەتڵێکی ئیسە بە ناو ناموسی اتفاقەکەوێ کە حەت باسیشمان هەن لە سەر خودی ئەو واژە هەیە وەختێکە شتێکی وا لە کوردستان اتفاقەکەوێ هەرچەند خوب ئەوە شتێکی بۆ خۆشتێکی ناخۆشایەندا بەڵام تمشای کۆمەلگاکەن کۆمەلگا زۆر ڕوبەڕووی ڕاوێستێت. ینی ئەگەر قەتڵێکە اتفاقەکەوێ دەها و سەدها نەفەر لە ژنان و لە پیاوان ڕوبەڕووی ئەو زهن و بیر و غەڵەت و ناشرینە ڕاوێستن لە بەرابەر یا مقاومەتەکەن سەرکوبیەکەن محکومی ئەکەن و بە شێوەیەک پیان خۆشە ئەو حرەکەتە ناشرینە کەمڕەن کرێ لە بینچێت. ئەو مەسئلەیە کە لە بەرابەر هەر حرەکەتێکی غەڵەت و غەیری عەقلانی غەیری متەمەدەنانە و غەیری ئینسانی غەیری مرۆڤانە کۆمەلگا چ ڕوویکردێکی بێت چ ڕوانگەیەکی بێت ئەو کۆمەلگا چ ژنان چ پیاوان فەرق ناکات. بۆیە من وەختێکە چاو لە خەباتی ژنانەکەم لە تاریخ لە مێژووی کوردستانە پێم وایە کە ژنان خەباتی خۆیان بەباشی پێشبردە بەڵام هێشتا شەرایەت فراهم نەبووە کە بڵێن ژنان وەکو پیاوان بەکو ئەوان بە سوورەتی بەرابەر لەو بزوتنەوە یا لە دەستاوەردەکانی ئیسفادە بکەن هێشتا ئیسفادە نەکرا چون ئێمە مشکلێکمان هەیە ئەو مشکلەشەوەی کە ئێمە ڕێکخراوەی زۆر منسجم نیمانە بۆ واتە نیمانە بەڵێ ئێمە سازمانهای مردم نەهادمان هەیە NGO-کانمان هەیە نەهادهایەکمان هەیە بەتایبەت هەر لە ناوخودی کوردستانە کە چالاکن بەڵام ئەوانیش محدودیەتی خاصی خۆیان هەیە و ئەو محدودیەت و بربەستانە باعثە بێت کە ئەو بزوتنەوە کە لە ذاتی خۆیان پۆتانسیلێکی باشی هەیە بۆ گفتمانسازی حتا بۆ ئینسجام و سازماندهی
ساختاری نەهات هاینێ کە بتوانێت کۆمەکە بە کۆمەڵگا ئەو کێشە مشکلاتی حەلکرێ هێشتا ئەوانە بۆ مەفهومە فراهەم نەبوو بەڵام ئەشێ فراهەم بێت بۆەوەی کە بڵین خەباتی ژنان بە ئامانجەکانی خۆی نزیکە بێت و من پێم وایە هێشتا زۆری مات کە خەباتی ژنان لە کوردستانە بۆ ئامانجانەی کە حتمما بەخشێکی ئەسڵی بەرابەری یەکسانیە هێشتا زۆری مات بگات بۆ ئامانجانە بەڵام پێم وایە ئەشێ هیوادار بین ئومیدوار هەین بە تایبەت لە دوای شۆڕشی ژینا کە زۆر شت تەغییری کردەوە ئاڵوگۆڕەکان زۆر لەبەر چاون زۆر زەقنە پێم وانەیە تر بگەڕێنەوە بۆ دۆرەی پێش لە ژینا. بەڵێ زۆر سپاس هاوڕێ لەیلا ئایا خاڵێک یان پرسیارێکەیە کە من لە ئێوەم نەپرسیەوە پێتان خۆشوێ ئاماژێک پێ بکەن فەرموون. من پێم وایە زۆربەی باسەکان مەترح کرا بەڵام لە کولیە تا ئەرسانەکەم ئەتوانم بڵێم شۆڕشی ژینا من وەکو خۆم ئەرسانەکەم پێم وایە هێشتا تەواو نەبووە شۆڕشی ژینا تەئسیر و کاریگەری خۆی لەسەر کۆمەڵگای کوردستاندانا مەسئلەی کوردی پڕەن کردو شۆڕشی ژینا بۆ جارێکی تر مەسئلەی مافی ژنان وەکو مافێکی بەرابەر دووبارە ئەوەی پڕەن کردو و بەتایبەت بە خەڵکی کوردستانی ناساند کە خەڵکی کوردستان ئەتوانن وەکو خەڵکێکی پێشڕۆ حتا لە ڕۆژهەڵاتی ناوڕاست تەئسیر گوزار بن و دەنگی ئەوان بڕوات فەراتر لە ڕۆژهەڵاتی ناوڕاستیش بڕواتە دەرەوە بڕواتە جامعەی بینوملەلی و خەڵکی کورد ئەو پۆتانسیەلیان هەیە کە نیشانی بن کە بەکو خەڵکێکی بەیستڵا بەرابەری خواست ئەتوانن جیاوازی تایبەتی خۆیان بێ لەگەڵ کۆمەڵگایەکە کە هێشتا مافی ئینسانی بۆ واتە قبوڵیەوە بربەستهای مەسهەبی و جوزانم ئیدۆلۆژیکی هەیەوە ئەو بربەستانە ئەو فکر و بیرڕا ئیدۆلۆژیک مەسهەبی چون لە کوردستانە ئێمە بینین ئەم بزوتنەوەیەکی هەم سێکۆلار بوو هەم هەتا خودی ئەوانەی کە بە شێوەیەک کەسانی کە باوەڕهای ئاینیشیان بوو لە کوردستان حمایەتیان لێکردوە ئەوە شتێکی باشە یعنی ئەو ئیدۆلۆژیە سەختە کە فەرزەن لە حکوومەت لە ئێران ئیجادی کردبوو وەکو ئیسلامی ئینقلابی و ئەو باوڕانە لە کوردستانە بە پێچەوان خۆی نیشاندا مامۆستایانی ئاینی لە کوردستانە زۆر باش هاتنەمەیان بە نیشانیاندا کە ئەتوانن لەگەڵ خەڵک هەتا لەگەڵ سێکۆلارەکان لەگەڵ جۆنبشی سێکۆلارە بە شێوەیەک تێک هەڵبن و ئەوە نیشانیدا کە خەڵکی کوردستان بە نەزەری من ئەو تواناییان هەیە ئەو پۆتانسیەلیان هەیە کە داخواستەکانی خۆیان ئەو شتێکە خۆیان گەرەکیانە بیکەن بە بێفعل وە لە نەهایەتە بۆ شتانێک کە ئامانجیانە بکەن. بەڵێ هاوڕێ لەیلا زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەرنامەیە. سپاس بۆیەوە. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەوەی کە بینیتان وتوێژێک بوو لەگەڵ هاوڕێ لەیلا مرۆتی لێکۆڵەری سیاسی سەبارەت بە شۆڕشی ژینا وەزیەتی گشتی ژنان لە ئێران و ژنان لە کوردستان. هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندیەوەی خۆشەویست بێ جارێکی تر سپاس بۆ میێوانی خۆشەویستمان کە بەشدار بوو لەم بەرنامەیە تا هەفتێکی تر و ئاسۆی بەرابەریەکی تر هەر بژین بە شادی و کاملە.